تڵپەتە ماتەم تێمەگرە برسیمە چاوەڕوانم مەم خەراوی بامێ مەلەوانی نازانم ناوەڵا بەس شتێکە و باسی زین چیەکە هەڵوێستێتەوە بە ئەو کەسەی خۆش دەوێڵێ ئەوم بۆ بێنە ئەوم بۆ بێنەوە ئیتش تۆزێ کۆمیدی تایە و تۆزێ مناڵانەی تایە و تۆزێ دڵداری تایە و تۆزێ ئاوا ئەوە بۆیە ئەو گۆرانیە چۆتە ناو خەڵکەوە بەڕاستی خۆی ئەوە هیچ گۆرانیەک نییە یعنی مرادیفی ئەوە بێ لە ناو گۆرانی کوردیە هیچ گۆرانی نییە بۆ شێوەیە ئەجا وەختی خۆی ڕێسمێ بۆ کاگئاری وتی بە من جارێکیان وتی کەس ناتوانێت گۆرانیەک بڵێ شتێکی وە بڵێن گۆرانیەک بڵێ کە ناوبانگێ دەرکا لەو دەقەیە کە ئاری وایە ئەین گۆرانی وتنوشت زۆر بوو وتم من گۆرانیەکە بۆڵم کە ناوبانگ دەرکا لەوتە ئەو گۆرانیان بە تایبەت بوت بەڕاستی ئەو گۆرانیە ئیتر هەچ کەس چۆن تعبیریەکاتە و خۆی ئازادە و گرنگەوەی بەدڵی خەڵک بێ بەڕاستی حەزم کرد لەو جۆرە گۆرانیە هەبێ ینی مەبەستم ئەوە نییە بڵم مویمە وایەوە شتانەی تیان نییە حەزم کرد لەو جۆرە گۆرانیە هەبێ ئەی ئیتر ماڵی ئەو کوردانە ئەوا بێ لێرن بەڕاستی بەنامە و بە تەلەفۆن بەسەرمانەکەنەوە و ئەحواڵمانە پرسن و خوڵقمانەکەن و بەڕاستی من مەمنونی لوتفیانم مەمنونی هەمویانم هەمویان برای ئازیزی منن هەمووی خوشکی بەڕێزی منن بەڕاستی کوردانی بەریتانیا بە تایبەتی ئەوروپا بەگشتی و هی بەریتانیا بە تایبەتی بەڕاستی هەر زۆر خۆشەویستن لای من چوینەتە هەر شوێنی ڕێزێکی زۆریان لێ ناوین بەڕاستی ئیتر لێرەش وەکو کاری هوەری توانیمانە گروپی هی بچکۆلە دروست بکەین بۆ خۆمان و وردە حەفلات و وردە عیدی میلاد و وردە دانیشتن و ئیتر هەر بە وردی وەڵی ناڵێ من دێ کێشە و مەشاکی لە بوویتە حەزم لە دوورکەوتنەوە بوو بێ ماوەیەک جارێ لێرە ئیتر خوا گەورەیە مەکە ئەی چۆن مەچۆتە فاسی کۆرە چەند جارم ئێودی بەچۆتە فاسیلەوە واسی لێبێنە مەچۆتە فاسیلەوە نەوەڵا جارێ لێرە هەر لێرەین و ئیتر دامان کوتیوە نە بەخواوە ڕێزمێ بۆ ملازم گومۆ کاکە هێ من دوکانێکیان دانابوو ڕۆژێ ئێمە چوین بە میوانی تر ئاوا سیارێکیان ڕاگرت بوو شتیانێ ناژوورە و کوروتم با یارمەتیەکیان بم من توزانم گومەوە ئەچێت تەسویر مەکا بڵاویەکات تۆ بۆ واکەی سەد جارم پێوەتی لە خۆتەوە تەسویری من مەکە دایمەنێ پێم وت